بێگومان پرسی یاسای بودجە و جێبەجێنەکردنی و ڕێکەوتنانەی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا هەیە پرسێکی گەرمە و ڕۆژانە لە میدیاکان باسی لێوە دەکرێت. دەمانێت گفتوگۆی زیاتر سەبارەت بەم بابەتە بکەین لەگەڵ مەریوان قەرەنی ئەندامی پەرلەمانی عێراق کە لە هەولێرەوە میوانی ئێمەیە. داخۆ بۆچی تاوەکو ئێستا بەغدا پابەندی ڕێکەوتنەکان نابێت؟ ئایا کێشەکە لەکوێیە؟ کێ کەم تەرخەمە؟ هەمووان پرسیارانە لە بەڕێزیانەکەین. ئەم کاتتان باش. پێش هەموو شتێک بۆچی بەغدا پابەندی جێبەجێکردنی یاسای بودجە نابێت بە تایبەتی ئەو بڕگانی کە پەیوەستە بە شایستە داراییەکانی هەرێمی کوردستانەوە؟ زۆر سپاس بۆ جەنابەت. ئەگەر پێی تەماشای بکەیت حکوومەتی هەرێمی کوردستان ئەوی لەسەری بووە لە بابەند بە بەرامبەر حکوومەتی فدرالی عێراق هەموو ئەوانەی کە ویستیتی لێ ڕادەستی کردینەوە جێبەجێشی کردیە، چ لە ڕووی داهاتە نەفتیەکان و داهاتە غێرە نەفتیەکان. و تاکۆ ئێستاش وەزارەتی مالیە عێراقی سەبەبی تەحدید نەکردیە ئایا لۆ چ بودجەی لۆ هەرێم نانێری لۆ چ بودجەش نانێری، یعنی واتە کێشەکەی لە لایویش ڕادیار نییە کێشەکە چییە. خاڵێکی دی هەیە ڕقابەی مالی عێراقی. ڕقابەی مالی عێراقی هەموو داهاتەکانی هەرێمی کوردستان تەدقیق کردیتەوە و پێداچنەوەش پێکردیە لەگەڵ ڕقابەی مالی هەرێمی کوردستان. هەمووش دەستخۆشیشی لە شاندی حکوومەتی هەرێم کردی، دەستخۆشیش لە ڕقابەی مالی عێراقی ئەوە هەرێم کردیە کە ئەو کارەکانی بە ڕێکوپێکی و جێبەجێ کردیە. باشە بەڕێز مەریوان، بۆچی وەزیری دارایی تەوفیق سامی بانگشتی پەرلەمان ناکات؟ حکوومەتی هەرێم عفۆن بەس دەمویست ئەو بابەتێکت لۆ جەناب زیاتر ڕۆن. باشە فەرموو. هەرێم نەفتی بە تەواوی ڕادستی بە پێ بودجە نەفتی ڕادستی حکوومەتی عێراقی کردیە. حکوومەتی عێراقی لەسەر ئەوەیە بە پێ میزانی بە پێ بودجە دەبی لەسەر ئەرچی حکوومەتی عێراقی و سۆمۆ ئەوەیە سۆمۆ ئەو نەفتەی کە هەیە کە حسەی هەرێمە بینێرتە دەرەوەی وڵات، یان ئەو نەفتەی ئەوی دەمێنێتەوە لەو 400,000 بەرمیلەی لە ناوخۆ سەرفیکە. وەزارەتی نەفتی عێراقی تاکو ئێستا توانانی ئەو چارەسەری ئەو کێشەش بکات، نە دەتانی لە سۆمۆ ئەوی شەی بکات، نە لەولاش دەتانی چارەسەری ئەوەساکەی. ئەگە بێت و تەمەشای ئەو بابەتێکی ئەو بابەتەیە چەند عەقلیەتێکی شۆڤێنی هەیە تاکو ئێستا لە بەغدایە کار لەسەرەوەی دەکا بە هیچ هەرێمی کوردستان لاوازکە بە هیچ شێوەچیش نەگەینە حەل و یعنی کێشە و گرفت دەبین تۆ لە نابودجێ. ئەمە بودجەکەم هەیە لە نابودجەی دەنگم لەسەردایە دەنگم لەسەردایە سەمدۆ دیاری کرایە، ئیتفاقیم لەگەر کردی، اتفاقی سیاسیم لەگەر کردی، اتفاقی سیاسیم لەگەر کردی و اتفاقی سیاسی هاتە ناو پەرلەمانی پەسەند بکرێتن بەداخەوە دەگلایانی کوردی هەیە وەکوونەوەی نوێ و یەکێتی هەستان لەگەر عەواد و نازەم ئەو ناوانە کە دژاتی هەرێمیان دەکرد ئەو کاتی ئەمە لە ناو پەرلەمانی شەرمان دەکرد لۆ بودجە و مزایدی سیاسیشیان دەکرد لە ڕاگەیاندنەکان. باشە بەڕێز مەریوان، جەنابەت ئاماژەت بۆ کرد تاوەکو ئێستا عێراقیش ناڵێت کە بیانۆکەی چییە، بەڵام لە کاتێکە ئێوە پەرلەمانتارن و نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانن و لە عێراقن، بۆچی تاوەکو ئێستا بانگهێشتی وەزیری دارایی تەوفیق سامیتان نەکردووە بۆی کە وەڵام دەربێت ئاخۆ بۆچی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان خەرج ناکەن وەکو خۆی؟ وەکو کوتلەی پارتی لەو ماوەی دابێتن کار لەسەرەوە بابەتە دەکەین، بە بەرنامە کارەکانی لەسەر دەکەین، بە پێی ئەوەی ئەو اتفاقێکە لە حکوومەت کردیتی و لە ناو بودجەشەیە بە بەرنامە کاری لەسەر دەکەین بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان و داوا بکرێتن کە ئەو شایستە داراییانە بە زووترین کات لۆ هەرێمی کوردستان بگەڕێتەوە و کاری لەسەر بکرێت. چکەم پێم گوتی ئەو عەقلیەتی کە لەوێن دەرا خەرچی خۆیان تێگەیاندێ، ئایا ئەمە لە ڕووی تەمەدون لە ڕووی خەدەماتەوە لە ڕووی بنیادارەوە گەشتنەکە مستەوایەکی زۆر بەرز ئەوان نیانتانێت کە ئەو بودجە زەبەلاحە و کە چەند ساری ڕابردوو ئەو بودجەی هەرێمیان بڕی و احتیاتی دارایی خۆیان پێ زیادکردنیانتانی ڕوبعی ئەو خەدەماتی لە ناو محافەزەکانی خۆیان جێبەجێ بکەن و یان دابینی کەن، بەڵام دێن ئەوە دەکەن باسی دەوەی دەکەن قوتی ئەو ملەتەی ببڕن و ئەوەش زعیفکەن، بیانێ قەوارەی هەرێمی کوردستانیش زعیفکەن. باشە زۆر چاکە. وەکو ئەزمموی ئێوە کە لە پەرلەمانن، ئایا پێتان وایە حکوومەتی عێراقی کەم تەرخەمە لە
خەرجنەکردنی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان و جێبەجێکردنی یاسای بودجە یاخود دەستێکی سیاسی هەیە و لایەنە سیاسیەکانن کە ئەم گرفتانە دروستەکەن و ناهەڵن ڕێکەوتنەکان بگەنە ئەنجام و جێبەجێ بکرێن. تەماشای ئەوەی بکە ئەمە ماوەک لەو پێش لە 16 ئۆکتۆبەرەوە خیانەتە گەورە کرا مۆزوعی کەرکوچی ڕوویدا کە بە خیانەت کەرکوچیان تەسلیمی کرد و محاولەشیان کرد و جومە شەڕەکیان کرد و محاولەیەوەیان کرد کە توانایان هەبی ئەو میلیشیاتانە یان ئەو کەسانە لێوێن دەربێن لەگەر جێش عێراقی محاولەیان کرد بێنە هەرێمی کوردستان دیتر شکستەکیان هینا لە مەحوەری گوێر و یوسفی و مەحمودیە و ئەو شوێنانە ئەوە ئەگەر بێت و تەماشاکێ لە ڕووی قوتەوە هیچیان لەگەرمە پێ نەکرا میزانێ و بوجا فەرموو ئەمە دەتانگۆت نەفتمات ڕادەست نەکردیان دەک برادرانی وەچی یەکێتی نەوەی نوێ کە ڕۆژانم زایادات دەکەنە سەرتە لە ڕاگەیاندون لە سوۆسیال میدیام زایادات دەکرێت ئەمە ئەومان کردیەوە هەمان کردیان فەرموو هەرێمی کوردستان نەفتی ڕادەستی نەکرێت نەفتم ڕادەست کردیە بەڵام لەگەر ئەو شۆڤێنیانە و ئەو کەسانە ئەو بەرنمەیان هەیە نانەوێتن حکوومەتی هەرێم ئەو قوتە و ئەو تااقەتەیە بمحاولە دەکەن لاوازی بکەن بەداخۆ لەوانە لەو لایەنە سیاسیانە فەرمووی ڕۆژێ بڕیاری ڕێز وزەرایە کە مەقەڕاتی پارتی بگەڕێتەوە کەرکوچێ ڕێگریانی گرتیە ڕێگریان گرتە لە گەڕانەوەی مەقەڕاتی پارتی لۆ کەرکوچی ئەسبابەکانی چییە تەمەشاکە سبێنی هەڵبژاردنیان زمانی محافەزاتە ڕێژەی پارتی دائما التصاعدي رجعي لایەنە سیاسەکان بەستان ئەوەیە کە حکوومەتی عێراقی ملکەتی لایەنە سیاسیەکانی بابەتی دووەم عەفوم دەکەی عەفوم بابەتی دووەم مادەی 140 گرنگی مادەی 140 کە ڕۆژانە لەو مەتیقانە کە مادەی 140 ڕۆژانە و کێشە و گرفتمانەوە دەبینەوە یان نانەوێ مادەی 140 جێبەجێکرێ کە دەزانن لە بەرنامەی کاری پارتی هەڵبژاردن و بەرنامەی کاری لە پەرلەمان و زەختکردنی جەنابی سەرۆک بۆ جێبەجێکردنی مادەی 140 ئەوە هەموو ئەسبابەکە لۆ ئەوەی ئەو کێش و گرفتانە لۆ هەرێمی کوردستان ببینەوە دیسانەکە دەرن بەداخەوە دیسان دەرن بەداخەوە کاندەک لایەنی سیاسی کوردیشانە گەرە لەسەرەوە بابەت باشە کەواتە حکوومەتی عێراقی ئیرادەی ئەوەی نییە کە وەکو حکوومەتێک خۆی بڕیار بدات لایەنە سیاسەکان وەبستان ئەوەیە کە ئیرادەی هەبە ئەفۆن ئەگە ئیرادەی فەرمۆگە ئیرادەی هەبایە ئەتو بڕیارت دا اتفاقی سیاسی تەیە اتفاقیش ئەگەر حکوومەتی هەرێم کردێنە ناو بەرنامەی کاری ئەوەی بەرنامەی کاری ئەوی لە پەرلەمانی دەنگمانە سەردا گەڕانەوەی پارتیە لۆ کەرکوچی و تەسلیمکردین مەقەڕاتەکان فەرمەت مقەڕاتی لۆ تەسلیم ناکەوە باش سەبەبەکەی ئیزانەوە هەموو تەکمیلەیەکە با قووەت و تااقەتی چیان پێ لەگەر نەکرایان بە قانونی چیان پێ نەکرای فەرموو ئەمە ئەو جارە بە بوجە لەگەریمان کارمان لەگەرکردن و ویشمان لەگەرکردن و بوجە قانونیە بەس جێبەجێ ناکاتن و سەبەبەکەم دەیە ئەو کەش هەم جارێ ئەو سوالەی دەکەم و سوالیش لە وەزیری مالیە دەکەم ئەو کەس ئەسبابی جێبەجێ نەکردنی ئەوەی چییە یعنی ئەو بودجەیە ئەتو ئیراداتی غێری حکوومیت لە من دەوێتن لە محافەزاتە چیدی نوع شێوازەکە دەوێت لە هەرێمی کوردستان شێوازە چیدی دەوێت داوای 150 لە محافەزەکان دەکا بەس داوای 100 لە من دەکا سەبەبەکەی چییە ئەو فەرقەیە ئێ تو قانونت هەیە قانونی دارماری تیە قانونی دارماری ژۆی تهدید کردی ئەوەی پەرلەمانتارکان لەسەر ئەوە بکەن کە لە بەرپرسانی کە کار بەدەستن لەو بوارەیە لە پەرلەمان لێپرسینەوە بکەن و بەشک و وڵاتتان دەستکەوێت دوا پرساریشم بۆ جەنابتان ئەوەیە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لە بارودۆخێکی ئاوها چی بکات چ چارەسەرێکی لەبەردەستە بۆ ئەوەی کە شایستەدارەکانی هەرێمی دەستکەوێت حکوومەتی هەرێمی کوردستان بە بەردەوامی کاری خۆی کردیە لە ڕۆژی دەست بەکاربوونی کابینەوەی نوێی هەتا ئێستاکە ڕۆژانە و فوتچووە حسن نیەی پیشاندایە ئەوی لەسەر شانی بووە کردیتی ئەوی وشتیتی ئەوی حکوومەتی عێراق وشتیتی کە لە ئینتاقی دستوری بی و تەسیر لەسەر ئەوەی نەکا لەسەر هەرێمی کوردستان نەکاتن گەشتی اتفاق و گەشتە حەلی یعنی هیچ شتێکی نمایە حکوومەتی هەرێم بیکاتن بەڕاستی پێت برێم بەرامبەر ئەوەی بەڵام ئەو سوالەی تو جوابەکە ئەوەیە لكل حادث حديث یعنی ئەو کاتی حکوومەتی هەرێم بڕیارەکەی دەداتن چ دەکاتن لەسەر ئەو بابەتەی چکە ئەوەی لەسەری بوو بەس تەسیر لەسەر مۆزوعە نەتەوەیەکەی کوردنا پارتی کە مصڕە تەسیر نەبیتن لەسەر مۆزوعە نەتەوەیەکەی کورد زۆر چاکە مەریوان قەرەنی ئەندامی پەرلەمانی عێراق لەگەڵمان بوویت وەڵامدەری پرسیارەکانمان بوویت سپاس دەکەم